لیژنەی فتوای هەرێم فتوایەکی نوێی داوا لەبارەی قوربانیکردن دەڵێت ئەو کەسەی ئەوێ قوربانی بکات با خۆی کارەکە بکات نەک پارەی قوربانیەکە بداتە دەست کەس و یاخود ڕێکخرا و دەستگایەک. چیرۆکی ئەو شۆفێری تاهۆشتان بۆ باسەکەم کە لە بەغداوە هاتۆتە هەولێر بای 80 ملیۆن دینار غەرامەی لەسەرە. سڵاوتان لێبێت. بەتەنیا جێی مەهێڵن ئەم شەو زریان ئەیچێنێ تەمومش دای دەپۆشێ مانگە شەو دەیڕفێنێت تا دنیایە ئەم شێرە دەبێ بوترێتەوە زامی هەڵەبجەش قەت ساڕێژ نابێت چونکە جگە لە شەهیدەکانی دەیان ون بوو چارەنووسیان دیار نییە. ئەمڕۆ ڕۆژی جیهانی منداڵە ونبووەکانە شەونم عەبدوڵڵاش خاوەن دوو منداڵی ونبووە کە لە کاتی کیمیابارانی هەڵەبجە لە یەکتری دابڕاون و تاکو ئێساش بە یەکتری شاد نەبوونەتەوە. ئەو ڕەخنا لە حکومەتی هەرێمەگرێت کە لە کەیسی منداڵە ونبووەکان بێخەمە. شەونم قسەی بۆ 1964 کردووە ئەڵێت 38 ساڵە لە چاوەڕوانی هاتنەوەی دوو منداڵەکەم و 5 لە خوشک و براکانم کە لە ڕۆژی کیمیابارانەوە لە یەکتر دابڕاوین. لە جیهاندا ڕۆژی 25 ئایاری هەموو ساڵێک بە ڕۆژی منداڵانی ونبوو دیاری کراوە. هەڵەبجەش کە بەهۆی کیمیابارانەوە پشتی شەری لەو منداڵانە هەیە ئەم ڕۆیادی ئەو ڕۆژەی کردەوە پەردەی لەسەر پەیکەری منداڵێک لادا کە چارەنووسی هەموو منداڵە ونبووەکانی تێدا کۆکرابووەوە. بە قسەی سەرۆکی کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە منداڵە ونبووەکان تا ئێستا ژمارەیان 118 منداڵن و 76 خێزان لە چاوەڕوانی هاتنەوەیاندان. لە هەرێمی کوردستان فتوایەک لەبارەی ئەوە دەرکراوە کە ئایا دەکرێت بۆ قوربانیکردن پارەی کڕینی ئاژەڵەکە تەسلیم بە کەسێک یاخود ڕێکخراوێک یان دەستگایەک بکرێت ئەوان لە زیاتی کەسەکە قوربانیەکەی بۆ بکەن. دیارە ئەم حاڵەتانە پێشتر ڕوویانداوە بۆ ئەم ساڵ ئەنجومەنی باڵای فتوا لە هەرێمی کوردستان فتوایەکی نوێی دەرکردووە داوا ئەکات بە هیچ شێوەیەک پارە تەسلیم بە هیچ دەستگا و کەس و ڕێکخراوێک نەکرێت بۆ ئەنجامدانی قوربانی چونکە ئەڵێت ئەوە عیبادەتێکی سربەخۆیە. هەر بە پێی فتواکە داوا لە هاوڵاتیان کراوە قوربانیەکانیان نەبەنە دەرەوەی کوردستان بە تایبەت ئەم ساڵ هەژاری و نەداریەکی زۆر لە باشووری کوردستان و تێکڕای پارچەکانی دیکەی کوردستان هەیە. بۆ ئەو کەسانش کە لە حەزن یاخود لە دەرەوەی وڵات دەژین باشتر وایە لە ڕێگەی بریکارەوە قوربانیەکەیان لە ناوخۆی کوردستان ئەنجام بدەن چونکە ئەڵێت بە پێی مەزهەبی شافعی گواستنەوەی قوربانی لە وڵات یان شارێکەوە بۆ شوێنێکی دیکە دروست نییە مەگەر بۆ حاڵەتی زۆر پێویست و هەژاری زیاتر یاخود بۆ لای خزم و کەسە هەژارەکان بێت. لە گەرمیان کێشە و گرفتی نەبوونی غازی ماڵان پێچاوانە بۆتەوە. پێشتر بریکارەکان هەر چوار دەوریان بە هاوڵاتیان ئەگیرا لە کۆڵانەکان و بە هیلاکیەکی زۆریش ئەو غازەی بۆیان دانرابوو دابەشیانە کرد بەڵام ئێستا بەهۆی نەمانی کێشە و زۆربوونی غاز بریکارەکان غازیان پێسەرف نابێت. ئەمەی سەرەوە قسەی یادگار فەتاح بەڕێوەبەری نەوت و کانزاکانی ئیدارەی گەرمیانەکە قسەی بۆ 1964 کردووە و نهێنی چارەسەرکردنی کێشە و گرفتی غازی ماڵانیش لە ئیدارەکەیان ئاشکرا ئەکات کە ئەوان لە ڕێگەی سیستەمێکەوە غازیان بەسەر ماڵاندا دابەش کردووە سەرکەوتوو بوون کە سیستەمەکە پشتی بەستووە بە ڕۆبۆت و ژیری دەستکرد دەڵێت ئەمە وای کرد کە لە تەواوی ئیدارەکەیاندا کێشەی غازیان نەمێنێت. ئاماژەی بەوەش کردووە تەنیا لە یەکەم ڕۆژی جەژندا غاز دابەش ناکرێت ئەویش بەهۆی ئەوەی بریکارەکانیش لەگەڵ تەواوی هاوڵاتیان لە جەژن و گەردن ئازایی ئەبن بۆ ڕۆژی دواتر واتە دووەم ڕۆژی جەژن دابشکردنەکە ئاساییە بێتەوە. خەیاڵ بکە پۆلیس لە سەر شەقامڕات بگرێت تەنیا لەبەر ئەوەی مۆڵەتی شۆفێریت نییە بەڵام کە سەیری لیستی سزاکانت دەکات کاکە گیان تۆ 80 ملیۆن دینار سزای کامێرات لەسرە. بێگومان ئەمە فلیم نییە ڕێک ئەو ڕووداوەیە کە لە هەولێر بەسەر شۆفێرێکی تاهۆدا هاتووە. چیرۆکەکە بەم شێوەیە شۆفێرێکی خەڵکی بەغدا بە تاهۆیەکەوە دێتە هەولێر بە بای باڵی لێ دەخورێت و هەروە ئەزانێت بەغدایە بیری لەوە نەبووە شتێک هەیە بە ناوی کامێرای تیژرەوی بۆیە هەر کامیرایەک لە شەقامەکانی هەولێر هەبوو بێت زەپی نەداوە و بە خێراییەکی زۆر لێیداون. هاتوچۆی هەولێر دەڵێت لەسەر لێخورینی بێمۆڵەت شۆفێرەکە سزا دراوە و بە پێدانەوەی تاهۆکەش بە داشکاندنەوە 64 ملیۆن و 188 هزار دیناری لێوەرگیراوە. دڵنیابن کابرا وانەیەکی وای وەرگرتووە لە مەودووە پایسکلیش لێ بخورێت دەبێت سەیری کیلۆمەترەکەی بکات نەبادا لە کامێرایەکی چاودێریدا بێت.
ئەچینە هەورەمان لەوێ پلانێک هەیە بۆ تەلارسازی شارەوانی پلانەکەی داناوە بۆ ئەوەی مۆرچی کوردانە لەسەر بینا و تەلار و خانوەکانی سنووری هەورەمان هەر بمێنێت. بێگومان دیارە هەورەمان بەو تەلارسازیەی بەناوبانگە تایبەتمەندیەکی هەیە کە مۆرکێکی زۆر کوردانەی پێوە دیارە. شارەوانیەکانی ئەوەی یەک لە دیمەنەکانە ئەوانەی کە لە بیارە و تەوێڵە هەیە، شارەوانیەکانی پارێزگای هەڵەبجا کۆبوونەوەیەکی تایبەتی لەسەر ئەوە کردووە کە چۆن مۆڵەت بدرێتە ئەوەی کە بتوانن بینا دروست بکرێنی هاوڵاتیان بینا دروست بکەن بەڵام مەرجیان بۆ داناون. یەک لەو مەرجانە ئەوەیە کە بە هیچ شێوەیەک نابێ مۆرچی کوردانە لەسەر تەلارسازیەکە لا ببرێتن واتانی ئەو مۆرکەی هەر پێوە بێت. چەند مەرجێکی کەشی داناون شارەوانیەکان ئەوانیش هەر ئەوەیە کە خاوەن شوێنەکان پابندەکە کە لەو مۆرکە دەرنەچن. ئەوان ئێستا ئامادەکاری تەواویان کردووە بۆ ئەوەی مۆڵەتی دروستکردنی بینا لە ناوچەی هەورەمان بەگشتی بدەنە هەر کەسێک کە بیانەوێت بینا دروست بکەن یاخود دروست بکەنەوە بەڵام بەو مەرجەی خۆیان. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ ئێوە.